سلااوتان لەبێت خۆشحاڵم لە ئەڵلقەیکی نوێ بەنامەژی فانی خەڵک لەگەڵتانم بۆ گفتوگۆکردن لەسەر پرسێکی ئابووری و دارایی دیکە کە پەیوەستە بە ژیان و ئاستی داهاتی خەڵکەوە. لە ئەڵلقەی جارێ بەرنامەکەمانە گفتوگۆکەین لەسەر دابەزینی نرخی گۆڕینەوەی دۆلار بە دینار هۆکارەکانی و ڕادەی کاریگەری لەسەر باشبوونی ئاستی داهات لە ناو وڵاتی ئێمەیە و هەرزانبوونی نرخی ئەو کاڵا و خزمەت گوزارانەی کە لە بازاردا هەیە. پرسیاری سەرەکی ئەوەیە کە ئایا دابەزینی بەهای دۆلار بەرامبەر بە دینار بە فعلی ئەنجامی باشبوونی دۆخی ئابووریە لە عێراقا یان بە پێچەوانەوە ئەنجامی دۆخەکە کۆمەڵێک ئیجرعاتی دیاریکرا و لە هەموو لەحظەیەکە ئەگەری ئەوە هەیە کە نرخی دینار بەرامبەر بە دۆلار دابەزێ و جارێکی تر دۆلار لە 150,000ەکانەوە یان زیاتر لەوەش خۆی ببینێتەوە و کۆمەلگای ئێمە ڕوبەڕووی هەڵاوسان و بەرزبوونەوەی نرخی کاڵا و خزمەت گوزارەکان بکاتەوە. ئایا ئێمە تا چەند ئەتوانین متمانە بکەین بە داوەزینی بەهای دۆلار، ئەمە تا چەند سەقام گیر ئەبێت هاوڵاتی ئێمە ئەتوانێت بە دڵنیاییەوە ئەو دۆلارەی کە هەیەی بیگۆڕێ بە دینار چونکەگەری دابەزینی دۆلار زیاترە لە دابەزینی بەهای دینار لە بارودۆخێکی لەم شێوەی ئێمە ئەتوانین چی بکەین. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری دوو بەڕێزم کردووە، ئەویش بەڕێز مامۆستا ئاکۆ محەممەد تۆفیق سەرۆکی بەشی بازرگانی نێودەوڵەتی لە زانکۆی ڵەبجە کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە و بەڕێز مامۆستا گوڵا لەستیق شارەزای بواری دارایی و بانک گفتوگۆ لەگەڵ میوانەکانم ئەەکەم. هەموو لاک بەخێر بن. مامۆستا گوڵاڵە ئەمەوێت لە بەڕێزەوە دەست پێ بکەم بپرسم لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێمە دابەزینێکی بەرچاوی بەهای دۆلارمان بەرامبەر بە دینار بینی و ئێستا لە 1444 و تا 45 ئەوانەیە وەستاوە یان یاریەکە لەو سەرایە. ئەمەوێت بپرسم هۆکارە ڕاستەقینەکانی دابەزینی بەهای دۆلار چی بوو؟ ئایا ئەمانە بەس ئیجراتەکانی بانکی ناوەندی بوون یان لە پشتیەوە کۆمەڵێک هۆکاری سیاسی هەیە کە ڕەنگە ئێمە وەکو پێویست نەیبینی؟ سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی زووم. لە ڕاستیدا ئێمە ئەگەر ئێمە مقارنەی نرخی دۆلار بکەین بەرامبەر ئەو نرخی کە لە بانکی ناوەندیە دانراوە لە بانکی ناوەندی بە 100 دلار بە 132,000 بەڵام لە ئێستادا لە بازاڕە کە ئەمڕۆ بە 145,250 دینار داخراوە لە ئێستادا یعنی هێشتا نرخی دۆلار بەرامبەر ئەو نرخی کە لە بانکی ناوەندیایە ئەو نرخی کە مامەڵی پێواکرێ بۆ مامەڵە بازرگانەکان ئەوە نرخەکە هێشتا زۆر بەرزە. بەڵام لە چاو بڵێن مودەی ڕابردووە ئەبینین کە دابەزینێک چەند وحدێک نرخی دۆلار دابەزینی بینیەوە بەرامبەر بە دیناری عراقی چەند هۆکارێکی لە پشتەوە یەکەمیان ئەو پشێویەی دارایی کە دروست بۆ لە جیهاندا بەهۆی ئەو بەرزکردنەوەی ئەوە بڵێن ڕسوماتی ئەو گومرگیانە پێناسە گومرگانە کە ترامپ خستوێتە سەر وڵاتان لەمەش کە نرخی دۆلاری لە جیهاندادا بزاندۆ کە ئێستا لە ئێستادا کە 99.44 ئەمە وای کردووە کە ئەوانەی کە خاوەنی دۆلارن بترسن لە دۆلارەکانن بە تایبەتی ئەوستا زۆربنەی زۆری وڵاتەکان ئەو یەدەکە نەختینەیە کە هەیەە دۆلاریان هەیە ترسیان لێ نشتۆ و چەندین من چاوپێکەوتنی وڵاتانی کەنداوم بینیوە کە باز دە و مەترسیاناکەن کە ئەوان ئەو قەبارە گەورە پاریان هەیە بە دۆلار ناکرێ وڵاتێکی وەکو ئەمریکا ئەم بڵێن ئەم یاریە بکات بە سەرۆت و سامانی ئەم وڵاتان و ئەمە ژوای کردووە لە سەرمایه‌دارەکانی عێراق ترسیان بەرامبەر بە دۆلار هەیە و ڕویان کردوتە کڕینی ئاڵتون چونکە وەکو چۆن ئەڵێن وەکو کاڵایەکی بە بەها یاکە کاڵای کە لە ڕۆژانە نرخی لە بەرزبوونەوەیەوە دۆلارەکە لە ئێستادا ترسی لەسەر ئەمە دۆلارێکی زیاتری خستۆتە بازارەوە بەمەش کاتێک کە خستنە ڕووزیات بکرێ هەمومانە زانین کە نرخەیانی خواست کەمە بێتەوە. خاڵێکی تریش ئەوەیە کە سەکۆی ئەلکترۆنی وەکو پێشووتر نەماوە و پێشووتر هەندێک ئیجرعاتی زۆر تونند و تۆڵ ئەکرا بەرامبەر بۆ بازرگانەکان ئەوانەی کە لێتەر ئۆف کریدیتیان نەکرد یان ئەڵسییان نەکرد ئەمانە وای کردو کە ئێستا بازرگانە مامناوەندەکانیش بتوانن دۆلاریان دەستکەوێت ئەو دۆلاری کە پێشتر بازرگانە مامناوەندەکان لە بازاری ڕەشە لە سوقی موازیایان کڕی ئێستا ئەتوانن لە ڕێگەی بانکی ناوەندی و سەکۆی ئەلکترۆنی و دەستیانکەوێ. خاڵێکی زۆر گرنگتر کە ئەمە پەیوەندی بە ناوخۆی عێراقەوە ئەم خاڵیان و زۆر گرنگیشە دەوڵەتی عێراقی لە چەند مانگی ڕابردووە خۆی عێراق خاوەری نزیکی 106 تریلیۆن دیناری چاپکراوە لەم 106 تریلیۆنە نزیکەی لە مانگەکانی پێشووە 30 تریلیۆنی لە بەردەست حکومەتا بوو بەڵام لە ئێستادا ئەم بڕێدا بەزیوە بۆ 25 تریلیۆن لەبەر ئەوە لە کاتێکی ئێمە ئەبینین لە مانگی پێشوشە لە کاتی دابشکردنی موچەی خوار و ناوەڕاستی عێراقەیە
بینیمان کە دیسانەوە نرخی دۆلار دابەزی و بەڵام دوای یەک دوو وحدە سەرکەوتەوە دیسان ئەم بانگەش کە ئێستا لە سەروبەندی دابشکردنی موچای تەسەورت چۆنە بۆ ئایندەی بەهای دینار تۆ تەسەورەکەی ئەم نرخە دینار بەردەوام بێ لە بەرزبوونەوە تا خوار 140,000 و تا نزیک بوونەوە لە نرخی فەرمیان ئەگەری بەرزبوونەوەی هەیە جارێکی تر دۆلار سیرکە قوربان ئێمە لەبەر ئەوەی سیستمی بانکیمان نییە لە ناو دەوڵەتی عێراقەوە خەڵک متمانەی بە بانکەکان نییە زۆرینەی زۆری ئەم نەختینەی لە لای خەڵکە ئەگەر بێت و وردە ئەم نەختینەیە کە لە بەردەست حکوومەتی عێراقیە چونکە ئێمە زانین حکوومەتی عێراقی تەنها ئیلتیزاماتی موچەی نییە ئیلتیزاماتی بڵێن خەرجی فەرمانگەکانی ئیلتیزاماتی ئەو هەموو پرۆژانەی هەیە کە ئێستا لە ئێستادا محەممەد شیع سۆدانی کە چەندین پرۆژەی گرنگی کردوێتەوە و کە ئەیەوێت خۆی دووبارە بۆ لیست دروستکات و بۆ سەرۆکاتی حکوومەتی عێراق خۆی هەڵبژێرتەوە لەبەر ئەوە ئەگەر بێت و حەجمی ئەم نەختینەیە لە بەردەم حکوومەتی عێراقا کەمتر بێتەوە لە مانگەکانی داهاتووە ئەوە من گومانی نەک ئەوە یەقینی ئەوم هەیە کە ئەچێتە خانی بڵێن خواردتریش ئەبینێ بەڵام ئەگەر بێت و دووبارە بڵێن گۆڕانکاریەک لە نێوە لە هاوکێشە نێو دەوڵەتەکانە ڕوو بدات ئەوە یا لەو هاوکێشانە ڕووبدا بۆ نمونە کە خەڵک زیاتر ڕوون ڕکاتە زەر ئەوە یعنی پەیوەندیەکە پەیوەندی بە ناوخۆ دەرەکیە هەیە ئەوە من گومانم هەیە کە دووبارە ئەچێتەوە 145 یا 146 بەڵام بچێتە خانی 150کان قەناعەتی ئەوم نییە بچێتە خانی 150کان چونکە ڕوو لە کزیە بەڵێ باش زۆر سپاس بۆ ڕوونکردنەوە جوانە مامۆستا کۆسلااو لە بەڕێستان ئەمەوێت لێت بپرسم ئایا لەم بارودۆخەیە کە ئێستا دینار ڕوو لە بەرزبوونەوەیە ئەگەری دابەزینی زیاتری دۆلار هەیە بەرامبەر بە دینار ئایا هاوڵاتی ئێمە بە بۆچوونی جەنابەت کاتی ئەوە هاتووە بترسێ لە دۆلارەکەی بەهای زیاتر دابەزیە و ئێستا بچێ بیگۆڕێتەوە لەم بارەوە بۆچوونی بەڕێستان چییە؟ سڵاو لە بەڕێستان وستاس سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵی زوم بەڕێزان ئەگەر ئێمە لە ئێستاە ئیش لەسەر دۆلار بکەین ئەبێ بگەڕێنەوە بۆ پێشەوە و سەرێکی داهاتوش بکەین بۆ لەبەرەوەی ئەگەر سیرکین لە سەرەتاوە 5 وڵاتی کۆنۆلیزم هەبوو کە ئیشان لەسەر دراوەکانە کرد ئیشان لەسەر بەهای زێڕ ئەکرد بەڵام دواتر ئەوە بوو وردە وڵاتان گروپات دروست بوو بینیمان وڵاتی ئەوروپیەکان هاتن چیان کرد گروپی یۆرۆیان دروست کرد بەریتانیا لەولاوە خۆی جا کردەوە و پاوەنی دانا و لەم لاشەوە ئێستا ئێمە براکسمان هەیە ئیش لەسەر ئەوەکەن کە پارێکی تایبەت بە خۆیان هەبێت لەبەرەوە ئەمانە بنە هۆکارێکە ئیتر ئەمریکا پێویستە وەستانێک بکات و وچانێک بکات سەری ئەوە بکات کە ئایا لە ئێستاە ئەو دۆلارە هەمان قیمەتی جارانی هەیە یاخودنا بۆ ئێمە گەر سیرکەین لە سەردەمی ترامپە چیە بینی لە سەردەمی ترامپە کە سەرەتا ترامپ هات کۆمەڵە بڕیاری یا بڵێ لەو ماوەیە و دۆلار بەهێز بوو وەستانێکی کردەوە تا ئێستاش بەڵام دواتر ئەم وڵاتانە چڕەت فعلێکیانە بێت بۆیە بە بڕوای من ئەوەی کە لە ئێستاە بەرامبەر بە دۆلار ئەکرێت من ئەوەی کە من خوێندنەوە بۆ کردو ئەوەی کە ئیشم لەسەر کردو ئەوەی کە بە دووادا چوونمان بۆ کردووە دۆلار بەرەو نزمبوونەوە ئەچێ بەپێی ئەو بەڵگانێکە لە تایمز و لە ڕۆیتەرز و ئەوانە هەیە بۆ لە بەرەوەی لە ساڵی 2024 لە 64 یەدەکی دۆلار هەبوو بەڵام ئێستا لە ساڵی 2025 بووە بە لە 150 کەعنی ئەمانە دەری ئەخەن کە دۆلار متمانەیەکی ئەو تۆی نەماوە کەواتە بێ بیر لە چی بکرێتەوە بیر لە بەدیلەکانی بکرێتەوە چۆن لە ئێستاە بۆچی نرخی زێر بەرز بۆتەوە بەرەو بەرزبوونەوە ڕۆشت بۆ لە بەروی وڵاتان متمانەیەکی ئەو تویان بە دۆلار نەماوە بیر لەوە ئەکەنەوە یاخود دراوێکی کەیان هەبێ یاخود ئەوەیە کە دۆلار بەکار نەهێنن یاخود بیگۆڕنەوە بەزێر بۆچی ئەگەر سەیری بکەین ئەم هۆکارە بۆ ینی خەڵک بۆ ئەمە ئەکات ئێستا لە ئەمریکایە کورتێنان هەیە ئێستا کە ئێمە قسە ئەەکەین حاڵی حاضر لە وڵاتی ئەمریکا 4.2 کورتێنانی بەرهەمی ناوخۆیی هەبووە ئەنجا پاشان ئەمریکا گەرزێری قەرزەکانی بکەین لە ئێستا 36 تریلیۆن دۆلاری تێپەڕاندووە کەواتە ئەمانە پێمان ئەڵێن کە داهاتووی دۆلار ئەو هێزە و ئەو عەزەمەتی جارانی نەماوە وڵاتان بیرەوە بکەنەوە بەدیلی ئەگەر ئێمە پرسەکە ببەستینەوە بە پێگەی دۆلارەوە لەسەر ئاستی دنیاە هەتا ئێستاش ئەمریکا یەکەمی بێڕکابەرە یەکەمی گەورەیە بە فارقێکی زۆر لە دوای دووەم اقتصادەوە کە چینە یعنی کۆی اقتصادی ئەمریکی دەوروبەری لە سەدا
25 بۆ 26 ناتجی محلی جمالی هەموو اقتصادی عالمیە ینی کۆی بەرهەمی جیهانی لە سەدا 25 بۆ 26 لە ئەمریکاوە دەرەچێ هەتا ئیندێکسی دۆلار لەم یەک دوو ڕۆژایەکە دەنگ و باسی جۆرێک لە ماد و لەگەڵ چینا باشتر بوو ئاستێکی بەرزتری تۆما کرد بەرامبەر بە یەنی ژاپۆنی و بەرامبەر بە یوانی چینی و بەرامبەر بە یۆرۆی ئەوروپی و هەموو ئەوانە ئایا ئەومان پێناڵێ لە هەموو لە حزێکە ئەگەری بەرزبوونەوەی ئیندێکسی دۆلار هەیە و ئەو پێگە بە قووەتەی اقتصادی ئەمریکیش قوتی دۆلار بەرز ڕاگەیە و ئەمەش تاسی لەسەر دیناری عێراقی و بێوای لێ بکاکە جارێکی تە دیناری عێراقی دابەزێ و بگاتەوە ئاسی 150,000 بەدڵنیایە من بیرکردنەوەی چکەم هەیە ئێمە سەیری ئەمریکا ئاکەین و ئەزانین ئەمریکا ئێستایشەکە لە وڵاتە جلهێزەکانی گیان و خۆی بە گەورەترین ئەزانێ خۆی بە وڵاتی عوزما ئەزانێ ئێوێت هەموو وڵاتان لەوە بڕیار وەرگرن ئەگەر دیقەت بێ ئەو بەراوردەی کە جەنابەت کردت هۆکارەکەی چی بوو من لە سەرتاوە بۆم باس کردی هۆکاری بەهێزبوونی دۆلاری ئەمریکا یەدەکە وڵاتان تا ئێستا ژێدەکی دراویان دۆلارە بۆیە ئاسان نییە کە بتوانرێت ئەم دۆلارە بە ئاسانی بکەوێت بەڵام یەک شتیکەی ئەمە بە بیری لێ بکەینەوە وڵاتان لە ئێستا بیر لە چێکەن بیر لە پاشەکشاکەنەوە لەو یەدەکە کەواتە هۆکارەکەی چییە نەبوونی متمانەیە بۆچی نەبوونی ینی متمانەی پێناکەن هۆکاری نەبوونەکەش ئەوەیە کە ئەمریکا دۆلارێکی زۆر و بێشماری بەرهەمێناوە کە تاوەکو ئێستا نازانرێت بە چ شێوازێک و چ ڕقەمێک هەیە لەبەرەوە ئەمە ترسی خستوەتە دڵی ئەو کەسانەی کە دۆلار بەکارێن ئەو وڵاتانە کە دەیان هەیە ئەگەر دیقەت بیت یەدەکەکان ئەکشێنەوە ئەیەن بە ئاڵتون هۆکارەکەی چییە ئەی بۆچی هەر دۆلار نامێنێتەوە کەواتە ئەمە بەدیلێکە ینی دۆزینەوەی بەدیلێکی ترە کارکردنە لە بوارێکی کەیە بەسەراحەت من پێت بڵێم من کۆمەڵێک ئیشم لەسەر ئەوە کردووە کە خوێندنەوەم لەسەر ئەوە کردووە کە ئایا ئەو کەسانی کە پێشتر دەوڵەمەنەکانی گیان کاریان لەگەڵ دۆلارە کردو ئێستا چی ئەکەن ئەزانی ئێستا بەشێکی زۆریان بیر لەو ئەکەنەوە کە تەنها یەک دراو بەکارنهێنن کە تەنها پشت بە دۆلار نەبەسن بەڵکو پشت بە چیە بەسن یۆرۆ و پاوەن و دۆلاریش بۆ لە بەروی ئەگەر دۆلار بووە هۆی ئەوەی ئیفلاسیان پێبێنێت نەبێت بە یەک جار و تەواو بکەون بیر لەوەکەنەوە سێکەند و ثێرد بەکاربێن ینی دووەم و سێم و چانسەکانی تر بەکاربێن بۆی بتوانن بە بەهێزی بمێنەوە لەبەرەوە من پێ دەڵێم بە دڵنیاییەوە ئەوەی کە لە ئێستا هەیە دۆلار و بەهێزیشەوە پێوەدانی کە تۆ باسەکەیت ببوورەکە پێتە بڕم بەڵام ئەگەر ئەوانەی جەنابەت باسەکەی بکەین بە پێوەەر لەوەی کە خۆری دۆلار یان هەژمونی دۆلار بەرە و لاوازیە چێ ئایا کاتێەوە هاتووە ئێمە ڕێنمایی هەوڵاتیانی خۆمان بکەین بڵێن کاکە هەرچی دۆلارێکتان هەیە بیکەن بە دینار لە بەرەوەی دۆلار ئەو بەها زۆری نەماوە یێڵانێکم بچن بیکەن بە ئاڵتون بەدڵنیاییەوە من لەگەڵەوەیان نیم خەڵک ئاڵتون بکڕێت چونکە ئاڵتونیش بازاری بۆرسێ و لە بەرز و نزمیایە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەی کە بڕوای بەوە هەبێت گۆڕانکاری ئەکرێ من ئەدڤایسی ئەەکەم من ئامۆژگاری ئەوانەکەم کە پاریان هەمووی بە دۆلارە دوو درا و سێ دراویان با هەبێت ینی بەلایەنی کەمەوە ئێمە هەیمەنەی یۆرۆ ئەزانین و هەیمەنەی پاوەنیش ئەزانین و ئەزانین ئەو وڵاتانێکی عوزمان و پلانی استراتیژی 50 ساڵێکیان هەیە بۆیە بە بڕوای من ئەوانی کە پشتیان بە دۆلار بەستوە بێت لە داهاتووە بیر لەوە بکەنەوە بەدیلی تر بەکاربێنن چونکە دۆلار تاکە دراو نییە کە تاوەکو کۆتایی لەگەڵیان نابێت ئەگەر سیاسەتی ترامپ و هەمومان ئەشزانین کە لە ئێستاە ئەمریکا لەسەر هێڵێکە دش بۆ خۆی دروستەکە بە تایبەتی سیاسەتی داراییەکەی ئەوە سیاسەتی باج و خۆسەپاندنەکەی هەیە کە ئەمە ژوای کردو هەنێ وڵات بکشێنەوە ئەم پاشەکشەیەش بەڕاستی پێت بڵێم دەرئەنجامی خراپی ئەبێ لە داهاتووە بەدیل ئەدۆزنەوە کە بەدیلیشان دۆزیەوە چی ئەبێت ئەو کاتە دۆلار بەرەو دابەزینی خراپتر ئەڕوات ئەنجا تا ئێستاش وڵاتی براکس کە چین و هیندستان و ئێران و بەرازیل و ئەوانان ئەمانە لەگەڵ رووسیا ئەمانە بیریان لە چی کردوێتەوە بیریان لەوە کردوێتەوە تا ئێستا تەفاومێکی تەواو نییە ئەجین ئێستا ڕێکەوتون لەسەرەوەی کە دراوێک دروست بکەن ئەگەر ئەم دراوە دروست بکرێت بە دڵنیاوە پێتەڵەم یۆرۆ ئەو دراوە هەبێت ئەبێتە هۆی بەدیلێکی زۆر بەهێز بۆ دۆلار ئەو کاتە دۆلارە و ئاستی نامێنێکە ئێستا هەیە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان مەمەسا گوڵاڵەوە چەند لەگەڵەوە بۆ چونیان کە لەسەر ئاستی دنیاە خۆری دۆلار بەرەو ئاوا بوون ئەچێ و لاوازی ڕووی تێکردووە و بە مقابلی ئەمە دیناری شانسێکی باشتریە بۆ بەرزبوونەوە لە بەرەوەی کە دۆلار خەریکاکەوێت من قەنەعەتم بەوە نییە دۆلار بۆ ئاسانیە بکەوێت ئێمە ئەگەر کە سەر
دەمی کۆرۆنا بەڵام نانەکەم سەردەمی لێژبوونەوەی دۆلار بەڵام ئێمە لە سەردەمی کۆرۆنای ئێستا دۆلار 99.44 بەڵام لە سەردەمی کۆرۆنای هاتە سەر خاڵی 90 خاڵ ینی لە ڕاستی ینی زۆر لە ئێستا زیاتر دابزی ئەو بڵقە ئابووری کە لە جیهانە هەبوو لە سەردەمی کۆرۆنا تەقیە و قەباری ڕاستان چوو حەجمی خۆی چکە ئێمە زین لە سەردەمی کۆرۆنایە بەهۆی ئەو کەرنتینەوە زۆربەی ئابوووریەکان وەستا بەڵام ئێستا نەگەشتۆتەوە ئاستە لەلایەکە ئێمە ئەزانین کە ئەو سیستمی کە جیهان ئەبا بەڕێوە دۆلارە و هەم ئەزانین کە کێ لە پشتی دۆلارە و چه خێزانێکە و چە ئەوەی کە ئێستا شەکە یاری بە بازاڕی ئاڵتونەکە یعنی من قەنەعەتی کولیم بەوە هەیە کە ئەمە یاریەکە بۆ کێشانەوەی پارەی خەڵگە چونکە هەموو ئێمە بیرمان بێ لە ساڵی 2013 نرخی ئاڵتون زۆر بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بووە کە تقریبا نزیکی ئۆنسێک 1100 دلار بوو هەتا 1900 دلار ڕۆی دوایی هەر زۆر بە خێرایی چونکە ئێمە هەموو بەرزبوونەوەیکی لەپڕ ئەبێ دابەزینێکی لە بێنێتە ئاراوە ئەو بەرزبوونەوەی کە نرخانە ڕاستینیان جێگیرن کە بە هێواشی یعنی نرخەکان بەرزەی بێتەوە ڕاستە ینی هەندێک کەسەیە لە بڵێن لەو ماڵپەڕانەوە باسیێواکەن کە خەڵکە بچێ هەرچی سەرەت و سامانەکانیە بێن بە ئاڵتون تەواو خۆری دۆلار ئاوا بووە ئەمە زیاتر لە باگراوندێکی عاتفیانەوە ئەم قساکەن کە ئەمانە دژ بە دەوڵەتی ئەمریکا ئەوە ئەمە تەواو ئەم وعدە هاتە جێ و هەندێک قسەی لۆ بابەتاکەن بەڵام من قەنەعەتم بەوە نییە بالنەتیجە تەنها گرفتێک لە بەردەمی دەوڵەتی ئەمریکای وڵاتی سینە و ئێمەش ئەزانین گەورەترین بازار کە کاڵە سینەکانی تیا ساغ بکرێتەوە بازاڕی ئەمریکای و قەنەعەتی کولیم بەوە هەیە کە ئەگەنە تێگەشتن و من زۆر زیاتر لەوە قەنەعەتم بەوە هەیە کە ئەمە نەوعەن ما یعنی بۆ کێشانەوەی سەروەت و سامانی خەڵک بێت بۆ ئەوەی کە لە ئێستادا هەرچی پارەیەکەیە دۆلارێکەیە بچن بیدەن بە ئاڵتون و دوایە بە نوعێکی تر ئاڵتونەکە دابزن و دیسان و نرخی دۆلارەکە بەرزکەنەوە چونکە کە کاتێک کە ئێمە دیمانەکانی ترامپە بینین ترامپ بازرگانە و بە هیچ شێوەیەک ڕێگە بەوە نادا کە دراوی وڵاتەکەی بۆ شێوازە بێت کە خەڵک پێشبینی بکە کە بۆ شێوازە دابڕنێ ئەمە لەلایەکی تریش زۆرینەی زۆری وڵاتانی جیهان یعنی دابەزینی دۆلار یان شکاندنی دۆلار لە جیهان ئێمە باسی عێراق ناکەین چونکە لە ئێستادا وەکو جەنابەت ئەو پرسیارت لە مامۆستا کرد ئایا خەڵک پارەکەی کا بە دینار یا بە دۆلار بیاڵێتەوە ئەمە ئەگەر تۆ لە وڵاتێکی وەکو کۆیتا یا قەتەرە یا سعودیە ئەم پرسیارە بکەیت و بە خەڵکەکەت بڵێ دیناری وڵاتەکەت خۆی ئۆتۆماتیکی دینار هەڵەگرنەوەن نەگەێت دۆلار هەڵگرن چونکە اقتصادیان سابتە بەڵام لە وڵاتێکی وەکو عێراقاکە هیچ اقتصادەکەی سابت نییە یان دۆخەکەمان دایمەن بە هەڵدانی درۆنێک یان کەواتە سەرڕای ئەوەی کە دۆلار ئێستا دابەزیوە و باس لە دابەزینی زیاتریشی دەکات بەڵێ لە جیهان بەڵام لە جیهانە و لە کوردستانیشە بێگومان بەرامبەر بە جیهان چەند ڕۆژ ئەوەی خۆمان وحدێکی کەمە بەڵێ وحدێکی کەمە کەواتە ینی بۆ هەوڵاتی ئێمە ئەگەر پاشەکەوتێکی ئەبێ هەڵیگرێ ئەگەر حساباتێکی مالی هەبێت لە هەموو حاڵتەکە بە دۆلار باشترە تا بە دینار ئەگەر ئێمە اقتصادێکی سابتمان هەبووایە وڵاتێک بۆ دۆخ من سیرکە ئەمە مەسئولیەتە ئەمە موساگیان بەڵام من شخصی خۆم پارەکەم هەر بە دۆلار هەڵەگرم تێگی لێم بۆچی چونکە ئەمە بالنەتیجە تۆ ڕاستە ینی تۆ ئەبێ پارەکەی خۆ بکەیت بە چەند سەلەیەکەوە ینی نێخێتە ناوین بەڵام ئەگەر ئەو دراوەی کە لە بەردەستمانەیە چونکە بالنەتیجە هەتا مامەڵە دارایەکان لە عێراقا بە دۆلار بێ هەر کەسێک مایە دۆلار بێ هەروکو خۆی مێنێتەوە کاتێ ئەم کوپە بە دۆلارێک بێ ئایا دۆلارەکە بە 1000 دینار بێ یا بە 500 دینار بێت تۆ مادام مایە دۆلاری هیچ تەسیراتێک ناکاتە تۆ بەڵام ئەگەر تۆ وەکو بازرگانێک بیرکەیتەوە بڵێ من ئێستا بە ئەم دۆلارە 1500 دینارەکە بۆ من بەڵام ئەگەر سبەی ڕۆژ ئەم دۆلارە ببێ بە 1000 دینار من 1500 دینارەکەم هەبێ باشترە ئەوە کەوتوتە سەر ڕێی شخصەکە خۆی بەڵام بالنەتیجە من قەنەعەتم بەوە نییە کە دۆلار ئەو داڕمانی کە چاوەڕوانێکرێت و کە هەندێک کەس یعنی لە مەڵپەڕەکانەوە یان لە سایتەکانەوە ئەو هینەی ئەو نوقلانەی بۆ لێن کە دۆلار بە تاواتێشکە دۆشکاندنی دۆلار واتە داڕمانی اقتصادی جیهان ئێمە ئازانی کە زۆرینەی وڵاتان یعنی لەو پەڕی غەربەوە هەتا ئەو پەڕی شەرق ئەوەی ئەو دەکەن نەختینەیە کە هەیە بە وڵاتی سینی شۆ کە ئێمە ئازانی کاتێک لە ئێستادا هەتا ئەمە قسێکی زۆر گرنگە یکەم هەتان پیترۆ دۆلار هەبێت چونکە هەموو ئەو وڵاتانەی بەچینی شەوە کە نەو پێویستیان بە نەوتە بیکڕن نەوتیش ئەبێ لە بازاڕە بەچی بکردرێ بە دۆلار بکڕێت چونکە وشەکار بە ناوی خۆتی پیترۆ دۆلارە ئەوە پێویست ئەو وڵاتانە پێویستیان بە دۆلارابێت و قەنەعەت دۆلار بشکێت مامۆساکۆ تۆ ڕەت چیە ینی تێزیان ڕویایی مامۆستا گوڵاڵەوەیە کە ئێمە
لە بەردەم دابەزینی بەهای دۆلار یا داڕوخانی بەهای دۆلارانین و ئەمەش تاسی لە بەهای دینار بکە فعلا یعنی لەو گەڵ ئەو ئتیجاهەیەکە اقتصادی ئەمریکی اقتصادێکی بەقوتە وەکو داتانش ئاشکرایەکەن هێشتا بە جیاوازێکی زۆر گەورە لە پێش ئابووری چین و ئابووری هەموو وڵاتانی دیکەشەوەیە لەم بارەوە تێگەشتنی ئەوە چیە؟ ئوستاز گیان بەسەراحەت نە بە قسەی منە بێ نە بە قسەی مامۆستا گوڵاڵە چونکە ئێمە ئەبێت بین گیان بخوێنینەوە ئەبێ بین بۆرسەی گیان بخوێنینەوە ئەبێ بین ئیش لەسەر ئەوە بکەین کە ئایا لە ئێستاە وەزی اقتصادی ئەمریکا لە بوژانەوەیە یاخود لە داڕمانایە ینی من ئەمڕۆ سعات 5:31 دقە کۆتا ڤێرژنم وەرگرتووە کە ئەمریکا تا ئێستا 1.31 تریلیۆن دلار لە ساڵی 2005 کورت هێنانی هەیە کەواتە ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی بەرزبوونەوە یان نیشانەی دابەزینە هۆکارەکەی چییە؟ ینی ئەمە بۆچی ئەمە ڕوویاوە لەبەرەوە ئێستا سەیری اقتصادی عالەم کە ئێمە ئەزانین ئەمریکا، سین، هیندستان ئەمانە وڵاتانی بەهێزن بەڵام ئێستا مامۆستا خۆی ئاماژەی بەوە کرد زۆربەی کاڵەکانی ئەمریکا سینە کەواتە ئەمە ئێستا ئێمە لە چ بەرەیەکەین؟ ئێمە لە بەرەیەکە سیر ئەەکەین حالێن عێراق لەکوایە لە بەری سین و ئەمریکاشایە سەیری یاریەکە ئەکەین کەواتە زۆربەی کاڵەکانی وڵاتی عێراقیش سینیە وایەنە ئەدی ئێمە چیمان هەیە ئەمریکی لەبەرەوە ئێمە بیر لەوە بکەینەوە داهاتووی دنیا بەرەو چێ ڕوات مامۆستا باسی ئەوە کاڵە پترۆدۆلار ئەسڵەن چۆن دروست بوو مامۆستا جان خۆت باش ئەزانی سەرەتا وڵاتان پارەیان ئەیە ئاڵتونەکەیان وەرەگرت لەبەریەوە ئەوەنە ئاڵتونیان بەکارێنە بەڵام ئاڵتونەکەیان دانا و پاریان وەرەگرت بەڵام کاتێک کە سەیریان کردزان ئەمریکا لەوە شافێڵی لێ کردوون پارێکی زۆری بەرەم هێناوە ئێدەیەکی ئاڵتونی زۆری کۆ کردوتەوە کەواتە ناچار بوون کە پترۆدۆلار دروست بکەن کە پترۆدۆلار لەسەر ئەساسی ئەمە دروست بوو ئێستا زەمان چییە؟ ئێستا جاران ئەمریکا بەریتانیا وڵاتانی ئیشان لەسەر بازاری نەوتە کرد ئیشان لەسەر بازاری ئاڵتونە کرد ئەگەر یارمەتیم بیت بەشی هەرە گەورەی بازرگانی نەوت بازرگانی نەوت یەدەگی احتیاتی وڵاتان بانقە مرکزەکانی دنیا هەموو ئەمانە بە دۆلارە ئەم دەقێشی لەگەڵا بێ هیچ وڵاتێک غێری سعودیە کە بڕێک لە نەوتەکەی بە نسبەتی لە 100 ئەفرۆشێ بە چین بە یوان هیچ وڵاتێک سەرزەوی ئامادەنیە نەوتەکەی بە دراوێک بفرۆشێ غێری دۆلار و کانزا بە قیمەتەکانی هەر بە دۆلارە فرۆشێ ئەم ئیقتصادە خاوەنی ئەم ڕەسمالە مالی و ڕەمزیە گەورەیە بێ چۆن ئەتوانین باس لە لێژبوونەوەی بەهای دۆلار بکەین کاگومێت ئەوەی کە من پێتەڵم من ناڵم ئێستا و بەیانی من ناڵم ئەم ساڵ لەوانێ ساڵێکی کە بێ لەوانێ 2 ساڵی کە بێ لەوانێ کۆتای 2005 بێت بۆ من وەکو شرۆڤەکارێک ئیش لەسەر ئەوە ئەەکەم وەکو توێژەرێک ئیش لەسەر ئەوە ئەەکەم خوێندنەوەی بازار ئەەکەم بۆچی من ئەمەد پێڵم من ئەمەد پێڵم لەبەرەوەی ئەمە واقعی کۆمەڵێک ئابووری ناسی دنیاە کۆمەڵێک ئابووری ناسی ئەمریکایە یەت ئیش لەسەر چێکە ئیش لەسەر ئەوە کات بزانێت تارجێتی ئەمریکا خۆی لەکوایە لەبەرەوە با من شتێکت پێ بڵێم ئێمە ئەزانین نێدەکی گیان نێدەکی دۆلارە ئەگەر ئەوە نەبووایە ئێستا ئەمریکا حەوت زەمان بوو دۆلاری ئەمریکا کەوت بوو لەبەرەوە ئەبێ بیر وڵاتان پێشتر بڕیاریان بۆ ئەدرا وڵاتان پێشتر بە ئارەزوی خۆیان یەدەکیان بۆ پێئدرا زیاد ئەکرا بەڵام ئێستا باسی سعودیت کرد وڵاتێکی گو سعودیە کەوتۆتە ئاستێک کە خۆی بڕیار ئەیات دۆلار بەکارهێنرێن ڕۆبڵ بەکارهێنرێ یەن بەکانێن ئەمە چییە؟ ئەمە وڵاتان ئیستیقلالیەتیان وەرگرتووە وڵاتان بیر لەوە ئەکەنەوە ئایا دۆلاری ئەمریکی هێندە بەهای هەیە دۆلارەکەی ئەوان بۆچی بەهای نییە کەواتە ئێمە بێ سەیری چی بکەین سەیری پێشکەوتنی دنیاکەین ئێستا سەیری نرخی بیتکۆینێک چەندێکە بۆچی نرخی بیتکۆینێک ئەوەنە زۆرە یاری پێکرێت کەواتە ئێمە ئەبێ سەیری ئەوە بکەین بزانین ئایا ئەو دۆلارانەی کە پێشتر بەکارهات هەمان قیمەتی هەیە لە ئێستاە من بە دڵنیایە پێتەڵم ئەو دۆلاری کە 10 ساڵ پێش ئێستا ڕەواجیە بوو ئێستا وانە من پێم وتیت وتم ساڵی 2024 لە 164 یەدەکی جیهان دۆلار بوو ئەم ساڵ چەندێکە من بە پێی داتا پێتەڵێم لە 150 لە 2025 هۆکاری دابەزینی ئەمە چییە؟ ئەی بۆ بەرز نەبوویەوە کە دۆلارەوە مهمە ینی کەواتە ئێمە ئاڵین وڵاتان بیر لە چیەکەنەوە بیر لە بەدیل ئەکەنەوە بۆ لە بەروی نایەنەوێ هەموو هێلکەکانیان بخەنە سەبەتەیەکەوە دەستەکانت خۆش بێ کۆمنتی دێ مامۆستا گوڵاڵە
خۆی ڕاستە وڵاتان بیر لە بەدیلەکەنەوە ئێمە ئەزانی کۆمەڵی برێکسمان هەیە کە تقریبا نزیکەی سە ساڵەمەوە پێش کە بوتارێکم لەسەر و بابەتە نووسی ئایا برێکسە بێ بە بەدیلی دۆلار بەڵام بینیمان کە ئەو وڵاتانەشی کە تاکو ئێستا بەشدارین بەرازیل و رووسیا و هندستان و ساوس ئەفریقا لەگەڵ سینا ئەمان تاکو ئێستا خۆیان نەگەشتونەتە ئەوەی کە ئەم عملەیە بەکاربیهێنن یان ئەم عملەیە بکەن بە بەدیلی دۆلار هەتاکو ئێستا کە ئێمە ئەو بازرگانەی کەیکەین لە وڵاتی سینا ئایا حکوومەتی عراقی هەموو ئەو کاڵانی کە لە وڵاتی سینەی کڕێ بە یوانەی کڕەیە بە دۆلاری کڕێ ئایا سین کاتێک کە نەوت ئەکڕێ بە دۆلار ئەیکڕەیە بە پاریس سینی ئەیکڕێ لەبەرەوە ئەگە مەهماکان یعنی قەناعەتم وایە ئەگەر دۆلاری ئەمریکی نەخۆشیش بکەوێت بەڵام نامرێت هەتاوکو ئێستا ڕاستە منیش قەناعەتم بەوە هەیە لە بۆ نمونە لە ئایندەیەکە من بەڵام من ئەم ئایندە بە نزیک نبینم و ئەو پەیوەندی ئەو کە ئێستاشە کە دابەزیۆ تەنها پەیوەندی ئەو باس لەواکە کە لە 1964 هاتوۆتە سەر لە 1950 سین وڵاتێکی عوزمایە هێند وڵاتێکی عوزمایە لە ڕاستیا لە ڕووی اقتصادەوە لە ڕووی پیشەسازیەوە ئەمانە وڵاتێکی پێشکەوتووە کاتێک کە ئەم دوو وڵاتە و وڵاتێکیشن لە قەبارەیە خۆتەزانی زۆر گەورن بە حکوومەت و بە هاوڵاتیانەوە هەمویان هاتن هەرچی سەرمایان هەبوو یاویانە بە ئاڵتون ئەوە تا ئەو حەجمە زۆری ئاڵتونیان کردوە کە تەسیری کردوتە سەر نرخی ئاڵتونوە من حەزەکەم لێرەشەوە کە نرخی دابەزینی نرخی بڵێن بەرزبوونەوەی نرخی ئاڵتون تەنها بەوە نەبینین بڵێن وڵا بە پەیوەندی بە شکاندنی دۆلارەوە هەیە بۆیە ئاڵتونەکان بەرز بوو ئاڵتون لە بۆرسایە بەرز بۆتەوە پەیوەندی بەوە هەیە بانکی ئێمە ئەزانین بانکی فیدراڵی ئەمریکا هەتاکو ئێستا فایدەی دابەزاندووە دا فایدەش دابەزی ئێمە زانی کە عفو پەیوەندی لەگەڵ زێڕە پەیوەندێکی ئەوەیان هەیە کە عکسین بەڵێ کاتێککە ئەمە زێڕی بەرز کردوێتەوە و هەموو بانکەکانی بەریتانی ئەوروپاش دیسانەوە ئەم فایدیان دابەزاندووە و دیسانەوە هیچ خستنە ڕووی گیانی خستنە ڕووی ئاڵتون زۆر کەمە بۆ یەکجار نرخەکەی بۆ شێوازە بەرز کردوێتەوە ئەوە نەبێت بڵێن وڵا خستنە ڕوویکی ئاڵتون زۆرە لە ناو بۆرسیا و هێشتا نرخەکەشی هەر بەرزە نەخێر بە پێچوانەوە خستنە ڕووەکەی کەمە هەر لە بەرەشەوە نرخەکەی بەرز بۆتەوە ئەمەش قەناعەتم بەوە هەیە من هیوادارم یعنی هیوادارم هەموو وڵاتێک عملەی خۆی بەکاربێنێن بەڵام قەناعەتم بەوەیە کە دۆلار ئەو داڕوخانە بەخۆی ببینێن کە لە ئێستادا تەسەورەکرێت باشە باس لە شتێکی تر بکەین سیاستەکانی بانکی ناوەندی عێراقەت و ئەوە تەقیمی بۆکەیت ئەم سیاستانە لە چەند ساڵی ڕابردووە عین فترێکی محدودی لە دەرچە کە نرخی $100 گەشتە 170,000 دیناری عێراقیەوە بەڵام بە شێوەیەکی عام توانیوێتی بانکی مرکزی عێراقی توانیوێتی لە مستەوایەکی معەنە بەڕاستی بەهای دیناری وڵاتەکە خۆی بپارێزێ ئەلە ڕقمیەوەی بەراوردی کە بە وڵاتانی تری دەور و پشتی خۆمان بەراوردی کە بە تورکیا بەهای لیرەی تورکی چەند داوەزیوە بەراوردی کە بە ئێران بەهای تمەن چەند داوەزیوە بەراوردی کە بە میسر بەهای جونەی ئیسرائیلی جونەی میسری چی لێ هاتووە هەموو ئەم وڵاتانە بەهای دراوە نیشتیمانەکان بە ڕێژەی خەیاڵی دابەزیەوە و ئاستێکی زۆر بارگرانێکی گەورەی دروست کردەوە بەڵام بانکی مرکزی عێراقی توانیوەتی ئەم بەهایە پارێزێ لە ساڵی ڕابردووە تا ئێستا لە حدودی 150,000 دینارە وەستانوێتی نەهێشتووە زۆر سەرکەوێ نەهێشتووە ئینهیار کە بەهای دینار و ئێستاشی لەگەڵابێت توانیوێتی لە ڕێگەی مامەڵەی ڕاستەخۆی بانکەکانەوە بەهای دینار بەرز بکاتەوە ئیتر هاوڵاتی عێراقی سیاسەتێکی وەکو بانکی مرکزی هەبێ بۆ پشت ئەستور نەبێ بە دینار بۆ لە باتی دۆلار بەهای دینار نەخاتە گیرفانی و پێمان وابێ ئەم دینارە هەر دقەیەک ڕەشەبایەکی سیاسی لە عێراقیە یەکسەر بەهای دینار داڕوخێ بۆ ئەمە وابێت قوربان ئەگەر ئێمە سەرتا باسی ئەو وڵاتانە بکەین وڵاتی وەکو ئێران یان تورکیا یان میسر ئەم وڵاتانە لەبەر ئەوەی کە بەروبوومی ناوخۆیان هەیە ئینتاجی مەحەلی خۆیان هەیە زیاتر خۆیان هەوڵیان ڕاستە ینی ئێران گرفتێکی هەیە یعنی ڕووکەشیان لە ڕووکەشە گرفتێکی لەگەڵ غەرب و لەگەڵ ئیسرائیل هەیە بەڵام لە ناوڕۆکە ئەوانە خۆی بەهای پارەکەی خۆی بۆ شێوازە دابەزاندووە بۆ ئەوەی هاوڵاتیانی ئێرانی یا هاوڵاتیانی تورکیا هاوڵاتی ئەمەزانی میسر وڵاتێکە کە ئینتاجی مەحەلیەکی بە خۆتیان هەیە بۆ ئەوەی کاڵە و شمەکی خۆیان بکڕن و کاڵە و شمەکی بێگانە لەسەریان بەگرام کە بە نسبەت عێراقەوە ئێمە عێراق بەداخەوە ئێستقرارێکی اقتصادێکی سابتی نیە لە مستەقر نیە لە ڕووی اقتصادیەوە بەیانی بە هەڵدانی درۆنێک بۆ بارەگایی بۆ نمونە کنسوڵخانی سەر ئەمریکایان بە درۆنی شەڵدرا زۆری هەرشیش کرا سەر سەفەرەتی ئەمریکا سە کۆنسوڵخانی ئەمریکا زۆر هەڕەشەی مەحەلی و دەوری کرا بەڵام بانکی مرکزی هەر توانیتی
بەهای دیناری نرخێکی معقولە بپارێزێ. مامۆستاگیان ئەوە بانکی مرکزی عێراقی نییە کە توانوتی ئەو بەهای دیناری عراقی بپارێزێ، ئەوە دەوڵەتی ئەمریکایە هەتاوەکو ئێستا کە ئەویستوێتی کە اقتصادی عێراق تێک نەچێ. ئەگینا لەو کاتەیە کە دۆلاری گرتبووە ئەیتوانی یعنی نرخی $100 بگەنێتە بۆ نمونە ملیۆنە دیناری عراقی. هەر لە ئێمە زین لە سەردەمی حساری اقتصادیا $100 بەرامبەر بە 11,000 دیناری سوسری و 12,000 دیناری سوسری وەستایەوە. ئەوە زیاتر لەو کاتەشا کە نرخی دینار بڵێن بەهای دینار بەرامبەر بە نرخی دۆلار تا 170,000 ڕۆی تەنانەت یەک ڕۆژ من بیرمە یەک ڕۆژ بوو ئەوە بوو کە لە هەرێمی کوردستانە ویستیان موچە دابش بکەن و هاتن و ئێمە ئەزانین کە بازاری موازی یان لە ئەمریکا بازاری دۆلارەکەی پێڵێن بەدەست چەند گروپێکەوە بوو نەک تەنها لە کوردستانە لە عێراقیشە ئەم گروپانە کە کەسانی سیاسی زۆر باڵادەستانە لە پشتەوە بوو ئەمانە یاریان بە بازار کردو و ئەمانەشن کە ئێستا خاوەنی ئەو بانکانن کە ئەچنە مەزادی عملەوە هەتاوکو ئێستا دۆلاریان لە عێراق و هەرێمی کوردستانیشە بە بەرزی هێشتۆتەوە لە خانەی 145 وەستاوە. ئەگینا هیچ منطقیەکی تیانە $100 کە لە بانکی ناوەندیا بە 1320 دینار بێت لەگەڵ بازاری موازیە نزیکەی یعنی لە 132,000 تا 145,000 13,000 دیناری فەرقە بۆ هەموو $100 ئەمە خۆی ئەبێ ماکسیمەم تەنها 5 وحدە فەرقە بێ لە بینی بڵێن لە بینی بانکی ناوەندی لەگەڵ سوقی موازیە. لەبەر ئەوە قەناعەتم بەوە هەیە کە ئەوە ئەمریکایەکە بەهای دیناری ڕاگرتووە ئەگینا بەیانی ئەو هەڕەشانەیە ئەو درۆنانی کە هەڵدراون جددی نەبوون تەنها هەروەکو کوردوتەنی خۆڵە خۆگیفکردنەوەیەک بە کە بەرامبەر بە ئەمریکا کردوانە ئەگەر بێت و جددی بێت قەناعەتم بەوە هەیە کە دیناری عراقی وەکو لیری سوئیس لیری لوبنانی لێ بکەن. بەڵێ زۆر سپاس مامۆستاکۆی مەلا بەڕێستان هیچێک لەو سیناریوانی کە بە گرنگ باسەکرێوەکو کارێکی کاریگەر لەسەر نرخی دۆلار بەرامبەر بە دینار مفاوەساتەکانی نێوان ئێران و ئەمریکا بە حکمی ئەوەی کە ئێران وڵاتێکی گرنگە بۆ عێراق و هەموو گەمارەکان لەسەر ئێران باری عێراقی قورس کردووە. بۆ نمونە ناڵێ مامەڵی نەقدی لەگەڵا بکات نایڵێ دۆلاری بۆ بچێ بە حەواڵە نایڵێ پارەی ئەو غاز و کارەبایی لە ئێرانی ئەکرێت بە دۆلار بە نەقدی بیدات بە ئێران ئەمانە کێشەی بۆ عێراق دروست کردووە. گەشتبینی بەرامبەر بۆ مفاوەزاتانە کوترێ لایەنێکی ئەرێنی بۆ لەسەرەوەی کە بەهای دیناری بەرز کردوێتەوە. پێم خۆشە لەو بارەوە هەڵوێستی تێگەشتنیەوە بزانم. وەڵاهی من ئەمێ پێشەوەی بچمە سەر ئەو بابەتە یەک ڕوونکردنەوەی زەرور بام چکە بەڕاستی هەر وڵاتێک خاوەنی بانقی ناوەندی بووە سیستەمێکی دارایی بوو باوەڕ ناکەم هیچ وڵاتێکی کە زۆر بە ئاسانی بتوانانی یاری بەدراوەکەی بکە بە تایبەتی عێراق کە لە ئێستا وڵاتێکە خەریکە مستەقیرە بێ لەو ڕۆوە و عقلەتی محەممەد شیع سوودانی وای کردووە کە عێراق لە وڵاتێکی دواکەوتۆ بێتە وڵاتێکی پێشسازی وڵاتێک کە لە ئێستاە تەنها پشت بە نەوت نەبەستێت ئەوە بەندەری فاوەتەوا بووە و بەدیلیکەی هەیە عێراق خاوەنی ئێستا کۆمەڵک ئەگەر بکەینەوە بانی ئەگەر ئەمریکا ئەو یەدەکی نەختینەی ئێمازانی عێراق پشتیوانی بەو یەدەکی نەختینەی بانکی فیدراڵی بەستووە ئەگەر ئەمریکا تەمویلی نەکات یارمەتیم بە ئەگەر ئەمریکا بیویستایە ئەگەر ئەمریکا بیتوانایە لە سەردەمی کازمیە چی کرد ئەمریکا ویستی دۆلار نرخی دۆلار زۆر زیاد بکە و بە دڵنیای پێتەڵم ئارەزوی ئەگەر کە بیگەنتە 500,000 دینار $100 بەڵام کازمیە گوتاریە وتی ئەگەر بێت و ئێمەش دۆلارەکەمان بەرە و دینارەکەمان بەرەو داڕمان بڕات ئێمەش ئەتوانین وەکو وڵاتان بیر لە بەدیلی بەکارهێنانی دراو بکەینەوە بۆی ئەمریکا ڕۆژی دواتر داوت نامی نردبوو مرکزی عێراقی وە کۆبوونی ڕۆژ ئەمریکا لەبەرەوە باس شتێک عێراق ناتوانێت عێراق ناتوانێت بۆچی ناتوانێت سێریکە ئێمە بە چ بەڵگەیە گەڵی ناتوانێت لەبەر ئەوەی ئەو بێدەکی نەختینەی کە عێراقێتی لە بانکی فیدراڵی ئەمریکا تحتە وسای سەرۆکی ئەمریکایە بەڵێ بەردەوام بفەرمە ئاخرنا هەموو وڵاتان هەروایە خۆ ئەمریکا بارەزی خۆی ناتوانێت یاری بەوە یەک شتان با پێ بڵێم هەموو شتێک باشە هەموو شتێک سیاسەتە بۆچی ئەی باشە بۆچی ئێستا ئەمریکا بەرامبەر ئۆکرانیا شل بوو بۆچی ئەو تونی جارانی نەما و ترامپ ڕاستە خۆ لەگەڵ ئینادانیش بۆ هۆکارەکە چی بوو ئەڵمانیا وتی من یەدەکی خۆمەکشێنمەوە ئاڵتونی خۆمەکشێنمەوە چیەکات ینی ئەو کات ئەمریکا چیەکات لەبەرەوە ئێمە یەکشتان با پێ بڵێم دنیا سیاسەتە ئێستا شەڕی سیاست و شەڕی ئابوووریە شەڕی ئەوە نەماوە جەنگ بکرێ بەرامبەر بەیەک لەبەرەوە ئێستا ئێران ئێمە باسی ئێرانەکەین ئێستا ئێران خاوەنی 45 تریلیۆن دیناری عراقیە ئەوە زانن ئەوە
يعني ئێران بە ئاسانی ئەتوانێت یاری مامەڵە بە دیناری عراقی بکە بۆ لەبەرەوەی لە عراق زیاتر لە ئێستاە دیناری عراقی لە بەردەسایە لەبەرەوە ئێمە ئەبێت بیر لەوە نەکەینەوە بە عەتف بڕیار بین یاخود بڵێ ئێمە ئەبێ بەپێی سیاست بەپێی منطق بەپێی ژمارە قسە بکەین کاتێکی ئێمەڵێن عێراق ئەتوانێت یاخود ئێران ناتوانیان ئەمریکا ئەتوانێت هۆکارەکەی چییە؟ خۆ ئەمە حکمی جاران نییە دەسەڵاتی هەبێت و زل هێز بێت و بڵێ من ئەمە ئەەکەم نا ئێستا دوو ئێمە دنیا بۆ بەسەر دابش بۆ بەسەر دوو بەرەیە بەرەی چین و براکسە بەرەی چین و رووسیا و ئەوانەیە و بەرەی ئەمریکایە و بەرەی یەکێتی ئەوروپاشمان هەیە لەولاوە ئەبێت بیر لەوە بکەین و لە ئێستا یەکێتی ئەوروپا بیر لە چیە کاتەوە بیر لەوە کاتەوە گەر ئەمریکا بەو شێوازە سیاست کا لەگەڵ یەکێتی ئەوروپا پاشەکشە بکە بۆچی لەبەرەوەی ئەو ئێستا یەکێتی ئەوروپا هەمومان ئەزانین گرانێکی زۆر ڕووی تێکردو بەڵام ئەگەر بێت و ئەمریکاش ئەو باجە زیاتر بکات کەواتە ئەمە شتەکان چەند قات چەند بار لەسەریان گرانە بێ ئەو کاتە بێ ئەوانش بیر لە بەدیل بکەنەوە کە بیریان لە بەدیل کردەوە ئەمریکا پشت ئەسوور نابێت ئەکەواتە شمەکی ئەمریکا لە کوێ ساقە بێتەوە ئێمە ئەبێ سەیری بازار کەین سەیری کڕیێن کەین سەیری چێن کڕیارەکان چەند دۆلار بەکارهێنن لە دنیای ئەو وڵاتانەی بەکە ئێمە شەزانین وڵاتانی دنیا زۆر بەیش بە دۆلارەکەن هۆکارەکەی چییە لەبەرەوەی دۆلارێکی زۆر بەرەم هاتووە یەدەکی دنیا دۆلارە ئایا ئەمە تاکەی وا ئەبێت ئایا ئێستا دیکە ساڵی 2005 وەکو 2010 دنیا نەخیر بیرکردنەوەکان زۆر جیاوازن لەبەرەوە ئێستا بە بڕوای من ئەوەی کە هەیە لە عێراقا دینارێکی عراقی هەیە لە ئێستا دینار پارە جێگیرە من دڵنیاتەکەم و محەممەد شیع سوودانی دەربچێت لە سەدان نەوەدی ئەوەی کە لای من قەنەعەت وایە دۆلار یەتە خوار 35,000 بابەت پێ بڵم لەبەرەوە ئەم کابرا بەرنامەی هەیە لە کاتی لە بابەتی ئابوووریە ئەوە ناکات سەریع بڕیار بات ئیشەکان جێبەجێ نەکات سەیری کە لەوەتی بۆ بەسەر و گۆزیرانی عراق چۆن بە بەرنامە ئیشەکانی کردووە بەڵێ ئەمە بپرسم ینی ئایا ئەگەر ئەو بۆ چوونەی تۆ بێت کە عێراق اقتصادێکی ناسەقامگیری هەیە ئەگەر نەڵێن فشۆڵ بەردەوام متأثیرە بە ئەحداثی سیاسی متەحسیر باشە لەبەر دۆخێکی وایە ئەگەر ئەمریکا گەمارۆ بخاتە سەر بانکی ناوەندی عێراقی گەماروی بخاتە سەر بڵێ ناتوانانی هەواڵە بکەیت بە دۆلار یان بانکی ڕافیدەین و بانکی کوێ سزابات عێراق دەتوانێت هیچ خطوەیەک بنێ بۆ نمونە بەڵێ من نەوتەکەم وەکو تەحەدایەک بە یۆرۆ فرۆشم و بە دۆلاری نافرۆشم کاتی فشاری بەدەستەوەی بەرامبەر بە دۆلار من هیوادار بووم عێراق ئەوەنە وڵاتێکی بەهێز بواە ئێستا خەڵک هەموو کارتبانکێکی لە گیرفانە بواە هیچ باوەڕی بڵێ ئەم واقعی کەتیایین ئەمریکا ئەتوانێت زۆر بە ئاسانی ئەو دۆلارانی ئێمە بینیمان هەر ئەوەنە کە تۆزێک دەستی لە داگر لە بازار ڕابینیمان دۆلار چی لێ هات زۆر بە ئاسانی ئەتوانێت ئەو پارەی عێراق کە هەیەی هەر سەرۆکی ئەمریکا ئەو حەسانی خۆی کە لەسەر دۆلار هەیەی پارەی عێراقی هەیەی لایبەری هەموو ئەو وڵاتانی کە قەرزە پیسەکانیان لە لای عێراقا داوای قەرزە پیسەکانی لێکەنەوە لەبەرەوە عێراق ناتوانێت دەستبەرداری ئەمریکا ببێت بە هێک شێوە ڕاستە یعنی ئێمە زۆربەی هاوردی کاڵەکانمان لە وڵاتی سینەوەیە بەڵام بیل نەتیجە ئەوە هەتاوکو ئێستا کە ئەمریکایە تەحەکوم ئەکا بە اقتصادی عێراقەوەیان بە بەهای دیناری عێراقیەوە و ئەمریکا هەر دقێکە تا ئەم لەحظەیەش هەتا ئەو دقێش کە زۆر لە عێراقی توونەکە ئەڵێ نابێ پارە بدەی بە ئێران ئەمریکا ناوێ عێراق تێک بچێت لە ڕووی اقتصادەوە چونکە خوان وتەنی خوێنیان ڕشتووە پاریان لە عێراقات سەرف کردو عێراق بەی خۆی زانێ بە مڵکی خۆی زانێ ئەو هەموو سەفقاتە گەورانەی کە ئەکرێت کە ئێمە زانی چەندین ملیارد دۆلار سەرف کرا بۆی کارەبای عێراق چا بکرێت و ئەو کۆمپانیا گەورانە کردوانە بەڵام تاکو ئێستا چاک نەکراوە ئەمە یعنی عێراق خۆیان وتەنی عێراق دائدۆشن لەبەرەوە عێراق تاکو ئێستا ئەوە غەنیمەیە کە بوو ئەمریکا نایاڵی اقتصادەکەی بڕوخێ هەر دقەیەک بێ بڕوخێ زۆر بە ئاسانی ڕوخێنێت بەڵێ باشە ماوە ساعتە زۆر بە کورتی جوابم بیتەوە عێراقێکە یەدەگی نەختینەی نەوتەکەی لە ئەمریکایە لە دوای 2023ەوە ئەو پارەی داهاتەی نەوت کە دەستی ئەکەوێ ئەچێتە بانکێک لە ئەمریکا و هەر بڕە دۆلارێک کە لە ئەمریکاوە دێتەوە بۆ عێراق بە موافقەتی ئەمریکی دێتەوە عێراقێک ئەوە حاڵی بێ لە ڕووی اقتصادیەوە لەگەڵ ئەمریکا چۆن دەتوانێت بڵێ من نەوتەکەی خۆم بە دۆلار نافرۆشم کە بە نیسبەت ئەمریکا و ترەمپەوە خەتی سوورە ئامادەم بە یۆرۆ بیفرۆشم چۆن عێراق دەتوانێت بارودۆخێکی لەم شێوێ بخڵقێنێ بۆ دیفاع لە بەهای دینارەکەی خۆی ئوستاز گیان ئێمە ئەگەر سەیری دنیا بکەین لە ئێستاە شۆڕش هەیە
شۆڕشی پیشسازی هەیە شەڕی جەنگی هەیە شەڕی ئابووری هەیە ئێستا بۆچی ئەم گۆڕانکاریان بە خێرایی واڕوئات هۆکارەکەی چییە؟ عێراق منیش ئەزانم پارەی لای ئەمریکایە ئەمریکا بە ئارەزوی خۆی یاری بە مامەڵی عێراقەوە کردووە عێراقی ڕزگار کردووە دواتر وتی من داگیرکەرە ئەمانە بۆچی بڕی سفرێکی حاضر بوو بۆی و بە ئێستاشەوە ئیشی لێ ئەکاتونانی لەسەر ئەخوات ئێمە هەرگیز ئەمریکا ئامادە نیە دەستبەرداری عێراق بێ بۆ لەبەرەوەی سەیری ناوچەکە کە سەری وەزعی ناوچەکەکە زۆر بە ئاسانی ئەیبینیت کە وەزعی ناوچەکە بەرەوچوو ئەڕات و ئەمریکا ڕۆڵی چیە لە ناوچەکەیە بەڵام ئێمە ببیر لەوە بکەینەوە بۆچی ئێمە بیر لەوە بکەینەوە بڵین وڵات تەنها ئەمریکا ئەتوانێت ئەو یاری بە مامەڵی ئێمەوە بکات یاخود دۆلار بەرزکاتەوە نه ئەمە سیاستێکە وڵاتی عێراق ئەبێ ئیشی لەسەر کات نەک هەرێمی کوردستان کەواتە عێراق ئیش لەسەر چیەکە ئیش لەسەر سابتبوونی دینارەکەیەکە عێراق ئیش لەسەر ئەوە کا بتوانێت بۆچی لە بانقی ناوەندیا بە 132 دۆلاری داناوە هۆکارەکەی چییە؟ یعنی ئەمانە هەمووی بە بەرنامە ئەکرێت دا ئەنرێت ئەی بۆچی لە سەردەمی پێشوە دۆلار لە بانقی ناوەندیا بوو بە 145,000 کەواتە ئێمە بێبیر لەم سیاستە بکەینەوە هۆکار چییە کە دایان بەزان هۆکار ئەوەیە کە عێراقی هەوڵێن تاکی عێراقی خۆشبەخت بێت بیر لەوە بکەنەوە داهاتی عێراق چۆن بێت و ئەو پارەی کە لە نەوت سەرف ئەکرێت ئەڕاتەوە بۆ ئەمریکا بەڵام بەپێی سیاست یەتەوە بووی بۆچی پێشتر نەیە ناردەوە بۆچی کێشەی دروستە کرد لەبەروی هەمومان نەزانین پارێکی زۆر ئەچوێ ئێرانیان ئەچوێ وڵاتانی دراوسێ جەنگی پێکرای خودشی ئەمریکا بەکاراتەوە بەڵام ئێستا کۆنتترۆلی کردووە هیچ لەسەرەوە ناکات کە بێت یاری بە عمولی عێراق بکات پەیامەکەت گەشت بە مەستاکۆ زۆر سپاس گفتوگۆکانی نێوان ئەمریکا و ئێران ئێران شەریکێکی بازرگانی زۆر گەورەیە بۆ عێراق و بەپێی داتاکانی وەزارەتی تەختیتی عێراقی نزیکی لە سادا 40 پێویستەکانی بازاری عێراقی ئێران پڕێکایەوە و هەتا ئێستش حواڵە بۆ ئێران نییە زەختێکی زۆری ئەمریکی لەسەر عێراقە بەوەی ئەو گەماروانەیەکە لەسەر ئێرانە تەقیمی تۆ بۆ ئاڕاستیم خۆ ئەم گفتوگویانە و کاریگەری لەسەر دینار و دۆلار من هەمیشە ئێرانم بە کوڕە گەوری ئەمریکا زانیوە ڕێی خۆمەتر بڵێ بە کوڕە گەوری خۆی وڵێ باوک لەگەڵ کوڕە گەوری شعبیەوە بڵێ باوک لەگەڵ کوڕە گەوری خۆیان کەونە بەڵام یەک لە دڵەوە یەکتریان خۆشیە بە حەقەت ئێران ئەو کوڕە گەورەی ئەمریکایە کە لەم منتیقەیە کردوێتی بە پاسەوانی ئەم منتیقەیە ئەگەر ئێمە قەناعەتمان بەوە بێت ئێستا دۆلار بۆ ئێران ناڕوە ئەوە زۆر هەڵێن ئەگەر قەناعەتمان بەوە بێت کە شەڕی گەورە لە نێوان ئەمریکا و ئێران ڕوو ئەدات ئەوە هەر زۆر هەڵێن ئێمە ئەبینین کە ئەم منتیقانە کە هەمووی دەستی ئێرانی تێچوو بینیمان بە شێوازەکە لە کاتێکە شەڕێکی ناڕاستەوخۆ لە بینی ئێران و ئەمریکایە یەک لە دوایشی بەڵەکانی ئێرانیان بڕی لە لوبناان و لە فەڵەستین و لە یەمەن و لە عێراقیش ئیتر بۆ چاوەڕی ئەوە ناکرێت لە ناوخۆی ئێرانیش لاواز بکرێت قوربان سیرکە ئەکرێت تۆ لە ناو سیستیمێکە کەسێکی لادەر هەبێت تو ئەم کەسە لادەرانە بەڵام لە کۆی وێنەکەیە سیستیمەکە گرنگە استراتیژ گرنگە ئەگەنا ئێمە زانین لە چەندین تەنها لە ناو ئەحزابی شایعالی خەڵکانێکە کرێ بە قوربانی لە پێناوی بەرژەوەندی دوو حیزبە ئەمە ئاساییە کە چەندین باڵ بکرێ بە قوربانی لە پێناوی ئەو بەرژەوەندی هاو بەشە گشتی کە هەیە و بەڵام لە وا دەرناخرێکە هەیە زۆر سپاس من کاتی بەنامەکەم تاوابوو پێم خۆشە دوایین پەیام و قسەیەکە گە بەلاتەوە گرنگ بێڵێت و وڵی من قەناعەتم بەوە هەیە یعنی هەتاوکو ئێستا ئێمە ئەمریکا باسی داهاتوو ناکەین تا حکوم بە اقتصادی عێراقەوە بەداخی شۆکە اقتصادی نییە ئێمە ئەبینین لە عێراقا هەرچی کاڵە و شمەکەکانمانەی هاوردە ئەکرێت هیچ شتێکی ئەو تۆمانەیە کە لەسەر پێ ڕاستە لە ڕووی بیناو ئینشاءاتەوە ئێستا محەممەد شیع سۆدانی خەریکی هەندێک جوانکاری و ئەوەیە بەڵام ئەو پرۆژانەشی کە ئەکرێتەوە من هەموو جارێک گوتومە کام قەزا یان ناحیە لە هەرێمی کوردستانە بێ خەدەماتە خەدەماتەکەی زۆر لە بەغای پایتەخت کە پایتەختی دەوڵەتی عێراقە باشترە ئەکرێ بڵێن محەممەد شیع سۆدانی لە هەندێک ڕۆبەر و پێشوونی کردو بەڵام وەکو اقتصاد عێراقی اقتصادێکی زۆر خراپی هەیە توانین هەر بڵێن نیەتی بە لێ بڕینی دەستی ئەم وڵاتانە هەریە بانی ئێران ئەتوانێت گرفتی بۆ دروستکە تورکیا توانێت گرفتی بۆ دروستکە بۆ دانانی مەحافظێک ئەم وڵاتانە تەداخولەکەن ئایا چۆن بۆ نرخی دۆلارەکە یان بۆ بەهای دینارەکە تەداخولات ناکەن وەڵە زۆر سپاس مامۆستا فەرموو بەڕێسان ئەگەر پامێکتان هەبێت بە کورتی بفەرمون وەڵاهی من تەنها بەس ئەوە ئەڵێم
من تێناگە مامۆستا نازانم خوێندنەوەی چۆنە بۆ عێراق زۆر ڕوجوبی خراپی کردە سەر عێراق بەڵام عێراق ئەو خراپەش نییە کە ئێستا هەیە ینی تۆ سەیریکردنەوەی بەندەری فاوکە بینیت لەسەر ئاستی شەقی ئەوسەد یەکێکە لە بەهێزترین پایەکان بۆ عێراق یعنی ساڵانە لەوە زیاتر لە 15 میلیارد دلار داهاتیە بێ بەڵام حەزمی گەندەڵی چەنە مامۆستاگیان حەزمی گەندەڵی لە عێراق چەنە یارمەتیم بە مامۆستاجان بەڵێ یارمەتیم بە مامۆستاجان یارمەتیم بە من ناڵە من باسی گەندەڵی ناکەم باسی پشتسازیەکەم من باسی وەبەرهێنانەکەم بڕۆ سەیری پاڵاوگەی کەربەلاکە بزانە چ شێوازێکە بڕۆ سەیری عێراق کە لە ڕیزبەندی بەرهەمێنانی خورمایە کە لە ناوی نەبوو ئێستا هاتۆتە پلەی 11 مامۆستاجان 1 کیلۆ خورمای عێراقی کە لە کەربەلا بەرهەمێنرێ ئەوەی بەرهەمیانێناوە 250,000 بن هەیە کیلۆی بە 32 دلار فرۆشی لە بازارەکانی جیانە لە 13مینە لە عالەمە کەواتە ئێمە بیر لەوە بکەینەوە عێراق ئەو وڵاتە دار و خاوەنیە کە جاران هەبوو جەنابەت ئێستا بڕۆ سەرێکی بەغا بکە بەغای 4 ساڵ لەمەوە پێش نییە ئێستا ئیش لەسەر چیە کرێ ئیش لەسەر جوانکاری ناکرێ لای خۆمان نییە ئیش لەسەر ئەوە بکرێت تەنها بینا بەرزکرێتەوە نەخیر بەدڵنیایە پێتەڵێم هەرێمی کوردستان نەوتی تەسلیم ناکرد ئێستا نەوتیشی تەسلیم کردووە هەموو شتەکانیشی کردووە لەسەر دەمی محەممەد شاه سوودانیە هەموو ڕێڕەوەکانیشی کردووە لەبەرەوە ئەبێ عێراق بەدڵنیای پێتەڵەم بەرە وڵاتێکی ئابووری پشتسازی ئەڕوات زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ دوولا بینەرانی بەڕێز ئەوەی کە گوێتان لێبوو گفتوگۆکردن بوو سەبارەت بە بەرزبوونەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار و کاریگەری لەسەر ئاستی داهاتوو و کارەکان بە میوانداری هەرێک لە بەڕێزان گوڵا لەستیق شارەزایی بواری دارایی و بانک ئاکۆ محەممەد تۆفیق سەرۆکی بەشی بازرگانی نەودەوڵەتی لە زانکۆ هەڵبجەکە لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ هەردوو میوانی بەڕێز سپاس بۆ ئێوەی ئاجیستا ئەم ساتە بینەری بەنامەکەم بوون پێوای کاتێکی خۆش بۆ هەموو لایکە خۆزم